دوای ئەوەی کوردستانی بەجێهێشت و ماوەیەکی زۆر لە وڵاتی غەریبیدا مایەوە، گەنجێکی بناری بەمۆ بە بیرۆکەی پرۆژێکی گەشتیاریەوە گەڕایە کوردستان و لە زێدی خۆی و لە ئامێزی سروشتی جوان و دڵگیری دەربەندی بێلولا پرۆژەیەکی گەشتیاری بنیاتنا کە بەشێکی زۆری بەدەست و پەنجە و ماندوو بوونی خۆی دروستی کردووە بەبێ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ هاوکاریەکی بکات. بە جۆرێک ئێستا بۆتە جێگەی سەرنجی گەشتیاران و بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لە ئامێزی جوانی سروشتی ناوچەکەدا گەشتیاران ڕووی لێ دەکەن. بەڕاستی چەند وڵاتێکی غەریبی گەڕاین و چەند شتێکی جوانم بینی، بەس سروشتی ناوچەکەەوە هەڵیگرت بە پێی توانە و بە پێی پێویست ئەو شتێک کە بتوانم لێرە بیکەم بە جوانم زانی بە هاوکاری دۆست و قەوم و کەسوکار. ئەم گەشتیارێمان کردوتەوە 3 ساڵەوە گەشتیاران ڕوومان لێەکەن. هیوادارم شتی جوانتریش لێرە بکرێتەوە و هیوادارم کۆمپانیەکان بتوان گەشتیاری ڕوبەڕووی ئەم منتیقانە هەوڵ بدەن بیهێن منتیقەکەەوە سەبەرەوەی وابزانام تۆزێت دوور بێت لە شارەکان و هەیە تا ئێستا لە دەربەندیخانیشە ئێرە شارەدان نییە. جا بە شتێکی جوانم دانی هەوڵەدەم زیاتریشی بکەم و دەستخۆشی لەو گەشتیارانە شەکەم کە یەن بۆیرە هەر پێشنیارێک هەر ڕاوبۆچوونێکیان هەبێ پێمان بڵێن. ئەو گەشتیارانەشی سەردانی ناوچەکە دەکەن بە بینینی ئەم پرۆژە گەشتیاریە دڵخۆشن و وێڕای دەستخۆشی بۆ بیرۆکەی پرۆژەیەکی لەو شێوەیە داواکارن هاوکاری زیاتر بکرێت بۆ ئەوەی پرۆژەکەی گەورە و فراوانتر بکات و گەشتیارێکی زۆرتر ڕوو لە ناوچەکە بکەن، بە تایبەت لە وەرزی هاوین کە کەشێکی فێنک و سروشتێکی جوانی هەیە. هەتا بڵێ شوێنێکی زۆر خۆشە، شوێنێکی دڵگیرە، شوێنێکی چاکە، ئاوێکی زۆری لێیە. ئەو کەسیشکە هاتووە ئێستاکەم پرۆژەی دروستکردە پرۆژێکی چاکی کرەجی دەستخۆشیە، بەڵام لەپاڵ ئەویشە حکوومەت پێویستە هاوکاری بکات، پێویستی بە داعمی مادیشە زیاتر. ئەم پرۆژە ئەم فکری ئەمی هەیە بۆی هەیە لەوەی گەورەتریش بتوانێت بیکە، بەڵام بەپێی ئیمکاناتی خۆی نەتوانێت پرۆژەکە لەوە زیاتر فراوانی پێ بدەن. و ئەم خەڵکیشە لێرەن، ینی بەردەوام ئێمە هەموو هەفتەیەک جارێک دوو جاتین بۆ ئێرە، ئەو خەڵکی شاتون بێرە داوایان لەکەین سروشتی ئەم ناوەش بپارێزین لە پاکوخاوێنیە بە تایبەت. بێلولە چەم ئاوچەمێکی زۆر سروشتی جوانی هەیە و هەم سەرتەکی بۆمە ناوچەیەکە بۆ گەشتیاران بەڕاستی زۆر گونجاوە، بەس هیوادارن حکوومەت کار ئاسانی بکات بۆ کۆمپانیاکان بۆ کەسانی کە ئەیانەوێ بکە هەڵدن شتێکی گەشتیاری تیاوێسە ئەو بەڕێزی لە ئەوروپا هاتۆ تۆ شتێکی جوانی کرد، تقریبا 20 خانوویەکی جوانی کرۆ بۆ گەشتیاران. هیوادارین ئەوانش ڕەچاوی باری هاوڵاتیان بکەن و حکوومەتی هاوکاریانکە بۆی پرۆژەکە گەورەتر بێ. من بۆ خۆم هەفتەکەی پێشتر چوومەتە گەلی و بێخاڵ، نانی ڕەبێکیەوە مەسرف نەکردم هاتوومەتە ئێرە. دەستخۆشی لەو برا بەڕێزەی شەکەم کەشتگوزاری دروست کردووە، شتێکی زۆر باشە. بەس هیوادارم حکوومەتی هەرێم شتی باشترمان بۆ بکە و پاک و تەمیزی جادەوانەکەشمان بۆ بکات زۆر مەمنونیە بێ. هیوادارین هەموو گەنجێکەوە لە هەر جێگەیەکی دوورە وڵاتەوە بگەڕێتەوە بتوانێت پرۆژەیەکی وای پێبێ. ئێسمە جێگەیەکە چەند خانەوادە و عایلەیە کۆبۆتەوە لێرە بۆ بەڕێکردنی کاتەکانیان دوور لە گەرما، دوور لە سیاسە، دوور لە کۆمەڵێک شەیشتیماعیش هاتوون لێرە کاتێکی خۆش بەڕێکەن و دەستخۆشکەری لێکەین. وەڵام من زۆر دەستخۆشکەری لێکم لە سەداست هیوادارم هەموو گەنجێک نمونەی زۆر بێ و بتوانێت ئیشێکی ئاوا بکە، هەم بۆ ژیان و بەڕێکردنی مەعیشەتی ژیانی خۆی، هەم بۆ کاتێکی خۆش بۆ خزمەتکردنی خەڵکی و دەستخۆشکەری لێکم. وەک گەشتیاران ئاماژەیان بۆ کرد ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زیاتر بە شوێنە گەشتیارەکانی ناوچەکە بدات، ئەوە گەشتیارێکی زۆرتر ڕوو لە ناوچەکە دەکەن کە بەڕای شارەزایانی ئابووری کاریگەری لەسەر بوژانەوەی کەرتی ئابووری ناوچەکە دەبێت. سەلام ڕۆڤ گەلی کوردستان بناری بەمۆ.